تا ئێستا وەکو حالەتی نوێی پشتڕاستکراوە تا ئەم لەحزەیە هیچ حالەتێکی پشتڕاستکراوەمان نییە، بەڵام هاوشێوەی هەموو وڵاتانی دنیا و ئێمە و قۆناغانەمان لە پێشوودا لە دەرچوونی کۆڕۆنا لە سەرەتاوە و لە دەرچوونی ڤایرۆسی هەڵگەڕاوی دەلتا لە مانگی هەشت ئەم شارەزایی و ئەم خیبرەیەی تیمی پزیشکی هەبووە لە قۆناغی چاودێریکردن و قۆناغی دۆزنەوەی حالەتەکان داین و هەر حالەتێکی گومان لێکراو ئێمە چەند پێوەرێک هەیە و چەند ڕێنماییەک هەیە بۆی حالەت بە گومان لێکراو دابنین بە تایبەتی لە کاتی ئێستادا گەشتیار و گەڕانەوەی ئەو کەسانەی کە لە وڵاتانەی حالەتی ئۆمیکرۆن هەیە ئێمە وەکو گومان لێکراو بۆ پشتڕاستکردنەوە پێویستمان بە پێداویستەکانی تاقگێ و پێداویستەکان هەندێک دابین کراوە هەندێک شتر لە ڕۆژانی داهاتوو بە نزیکترین دەرفەت تەواوی دەستنیشانکردنەکان دەکرێتە بواری جێبجێکردن و ئەو حالەتانی هەش بێ کە ئێمە گومانی لێ دەکەین ئەو حالەتانە بە پشکنین تاقگەیی پشتڕاست دەکرێتەوە ئەو کاتە بە فەرمی ڕای دەگەێنین.